جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی شەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕێوەچوونی ڕۆڕەسمی ڕۆژی کۆمەڵە لە شاری سەقز، بەیانیەی کۆمیتەی خوێندکارانی کوردستان بۆ بایکوتی هەڵبژاردنەکانی ڕژیم، هاتنی لافاو لە شار و گونجەکانی کوردستان، ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی فەرهەنگیان لە چابەهار، ناڕۆنی شارەنووسی دووبەندکراوی شۆڕشی ژینە لە زیندانی ئەڤین، ئاکسیۆنی ناڕزایەتی ژنانی فەڕەنسا دژی تونند و تیژی دژ بە ژنان و ئاگیان لە دەستانی ئالێکسی ناوالنی لە زیندانی ڕووسیا. درێژە هەواڵەکان. بەڕێوەچوونی ڕێڕەسمی ڕۆژی کۆمەڵە لە شاری سەقز، ڕۆژی هەینی 27 ڕێبەندان لە ئەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمۆنی سێران بە بۆنەی ڕێزگرتن لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە دۆروبەری شاری سەقز ڕێڕەسمێکی شکۆزاریان بەڕێوەبرد. ڕێڕەسمەکە سەرەتا بە خوێندنەوەی سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی شینی کرێکار و خولەکێک بێجەنگی بۆ ڕێزگرتن لە یادی سەرجەم گیانبەختکردووانی و ڕێبازی ئازادی و سۆسیالیزم دەستی پێکرد و پاشان سەبارەت بە مێژووی کۆمەڵە و بارۆزوو خێستای کوردستان و ئێران قسە و باسێک پێشکەشکرا. دواتر دروشم و سرودی شۆڕەشگەرانە وترایەوە و مەراسمەکە بە وتنەوەی دروشمی شۆڕەشگەرانە و بڵاوکردنەوەی گوڵ و شیرینی لە کەش و هەوایەکی هاوڕێیانەدا کۆتایی پێهات. شاینی باسەکە ڕۆژی 26 ڕێبەندانیش لە دەوروبەری شاردا لەوانە تەپەی ماڵان و ساڵەحاوە بە بۆنێ ڕۆژی کۆمەڵا وێڕایکردنەوەی ئاگری شادی ئاسمانی شارەکە بە هەڵدانانی نورەفکەن و کەرەستەی بڵاوکردنەوەی ڕووناکی ڕازایەوە. هاوکات لە چوارڕیانی ئازادی، کەریماوە، شەهناز، چوارڕیانی عەدنانی، بازاڕی خوار و هەروەها ناوچەی سەوزی فرۆشەکان و مەیدانی هەڵۆ، پارکی شار و چوارڕیانی دکتۆر خالیدی و شارۆچکەی دانشگای شەریفاوە و چەند گەڕەکێکی تر، چالاکی تەبلیغی بەڕێوەچوو، تراکتی ڕۆژی کۆمەڵە و دروشمی دژ بە ڕژیم لە ئاستێکی بەریندا بڵاوکرایەوە. بەیانیەی کۆمیتەی خوێندکارانی کوردستان بۆ بایکوتکردنی هەڵبژاردنەکانی ڕژیم. ڕۆژی هەینی 27 ڕێبەندان کۆمیتەی خوێندکارانی کوردستان لە بەیاننامەیەکدا داوای لە تەواوی خەڵک کرد بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردووانی ڕێگەی ئازادی و بەرابەری هەڵبژاردنەکانی کۆماری ئیسلامی بایکۆت بکەن. کۆمیتەی سەراسەری خوێندکارانی کوردستان هاوتەریب لەگەڵ چالاکانی مەدەنی و سیاسی هەڵمەتی نابۆ جەنگدان و نابۆ کۆماری ئیسلامی لە 1 ڕەشەمەوە تا 11 ڕەشەمەی ڕاگەیاند. لە بەیاننامەیەوە ڕێکخراوەیەدا داوا لە سەرجەم ئازادی خوازان، قوتابخانە و زانکۆکان کراوە بە ئەنجامدانی هەر چالاکیەک بەشداری نەکردنیان لە هەڵبژاردنەکاندا ڕابگەینن و هاونیشتیمانیان هەندن تاکو بە هیچ شێوەیەک لە هەڵبژاردنەکانی ڕژیم بەشداری نەکەن. هاتنی لافاو لە شار و گونجەکانی کوردستان. بەهۆی ئەو لێزمەبارانێ لە ڕۆژانی پێنجشەممە و هەینی 26 و 27 ڕێبەندان لە شار و گونجەکانی کوردستان باریوە، دەیان پردڕووخاوە و زیانێکی زۆر بە گونشینان و کەشاوەرزان گەیشتووە. بە پێی ئەو وێنە و ڤیدۆیانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، ئاو شووەسە نێو دوکان و بازاڕەکان لە شاری مەریوان، ئیلام، سەقز، سنە و کرماشان و گەڕەکە هەژارنشینەکان هەموو ژیانیان تێکچووە و ناوەنجە پەیوەندیدارەکان هیچ خزمەتگوزاریەکیان پێشکەش بەر لێ قەوماوان نەکردووە. هەروەها لە شاری سەقز بەهۆی ڕووچوونی زەوی 90 تیری بەرق کەوتووە و بەرقی 92 ئاوایی بڕاوە. لە شارەکانی دیواندەرا، بیجار، دێهلۆران، دەڕەشار، بەجرە و سنە زیانێکی زۆر بە کەشاوەرزان گەیشتووە و گۆنشینانکار و چالاکیەکانان ڕاگرتووە. ئاوی خواردنەوە، بەرق و ئینتەرنێت لە هەندێک ناوچە پشراوە و بەرپرسانی ڕژیم هیچ هەنگاوێکیان بۆ چارەسەرکردنی کێشەی خەڵک هەڵ نەگرتووە. ئاشکرابوونی ناسناوی منداڵێکی دەستبەسەرکراو لە جوانڕۆ. ڕۆژی چوارشەممە 25 ڕێبەندانی 1402 هێزەکانی ئیدارەی ئیتلاعات لە جوانڕۆ مێر منداڵێکیان بە ناوی مەحەممەد مەحموودی تەمەن 16 ساڵ دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستەوە. با پێزانیاریەکان هێزەکانی ئیدارەی ئیتلاعات هەڵیان کوتاوەتە سەر دوکانی ئەو منداڵە و بە توندوتیژیەوە ڕفاندویانە. ناوەنجەمنیەکان بە بنەماڵەی مەحەممەد مەحموودیان ڕاگەیاندووەکە
کوڕەکەتان بەهۆی دەربڕینی شایی لە دوای دۆڕاندنی یانەی تۆپی پێ ئێران بەرامبەر یانەی قەتەر دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئەو ناوەنجامنیەتیە لە کرماشان گوازراوەتەوە. بە پێ راپۆرتی ناوەنجەکانی مافی مرۆڤ بەلانی کەم 10 منداڵ لە شاری جوانڕۆ دەست بەسەرکراون و تەنیا ناسنامەی 2 کەسیان بەناوەکانی محەممەد یوسفی تەمەن 17 ساڵ و محەممەد مەحمودی تەمەن 16 ساڵ ئاشکرا بووە. کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی مینوو لە خۆڕەمدەڕێ زەنجان. ڕۆژی هەینی 27 ڕێبەندان کرێکارانی شاغڵ لە کارخانەی مینوو لە شارستانی خۆڕەمدەڕێ سەر بە پارێزگای زەنجان لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی جەخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێ راپۆرسەکان مانگی خەزەڵوەری ئەمساڵ کرێکارانی کارخانەی مینوو لە ئاسکەمی هەقدەست ناڕزایەتیان دەربڕی و بارپرسانی کارخانە بەڵێنیاندا ئاستی هەقدەستەکانیان ببەنە سەرەوە. ماوەیەک لەوبەر بەڕێوەبەرانی کارخانە ڕایانگەیاند کە بڕی 1 ملیۆن تمەن هەقدەستی کرێکاران زیاد دەکەن بەڵام بەڵێنەکانیان جێبەجێ نەکرد. ڕۆژی هەینی کرێکارانی ئەو شرکەتە لە ئاسکەمی هەقدەست و بایەق نەزانی بەڕێوەبەران بە کێشە و گرفتەکانیان کۆبوونەوە. ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی فەرهەنگیان لە چابەهار. ڕۆژی هەینی 27 ڕێبەندان خوێندکارانی زانکۆی فەرهەنگیان لە ئازابی نەکردنی ئەمکاناتی ڕەفاهی ناڕزایەتیان دەربڕی. بە وسەی خوێندکارانی ناڕازی بەرپرسانی زانکۆی فەرهەنگیانی چابەهار بۆ مەراسمی حکوومەتی ڕاهیانی نور ئۆتۆبوس دابین ئەکەن بەڵام بۆ خوێندکاران نا. هەروەها ئەو خوێندکارانەی لە شارستانەکانی دیکەی پارێزگای سیستان و بەلوچستانەوە هاتوون دەڵێن بەڕێوەبەرانی زانکۆ خاپگایان پێنادەن و ژووری وتنەوەی وانە نییە و بۆ بەشداری لە کلاسەکانیان ناچارن بە هەزینەی خۆیانەوە بڕۆن بۆ زانکۆی دەریانەوەردی. جێگە ئاماژەیە کە بەرپرسانی زانکۆ لە جیاتی جێبەجێکردنی داواکاری خوێندکاران هەڕەشەیان لێکردوون کە ئەگەر درێژە بە کۆبوونەوە بدەن ئەوە بۆ حراست و کۆمیتەی ئینزباتی بانکەش دەکرێن. پشتیوانیکردنی خوێندکارانی دەرکراو لە ئارمیتا پاویر. ڕۆژی هەینی 27 ڕێبەندان خوێندکارانی دەرکراو لە زانکۆ لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆیان لە خوێندکاری مانگرت و ئارمیتا پاویر ڕاگەیاند. ئارمیتا پاویر لە ماوەی بەندکردنیدا چەندین جار بەهۆی هەڵسوکۆتی وەحشیانەی مەئمورانی زیندانی تەورێز و نەبوونی ئیمکاناتی بەهداشتی و ڕەفاهی دەستی داوەتە مانگرتن لە خواردن. لە ئێستادا ماوەی 2 هەفتەیە ئەو بەندکراوە مانی لە خواردن گرتووە و باری تەندروستی ناجەگیرە. ناوبراو لە وەڵامی هاوبەندیەکانی وتوویە ئەم جارە ئەگەر بمرم واز لە مانگرتن ناهێنم نەخۆشخانە ناڕۆم چونکە بۆ مردن خۆم ئامادە کردووە. بەیانیەی سەندیکای شرکەتی واحدی تاران سەبارەت بە دۆخی تەندروستی داود ڕەزەوی. ڕۆژی هەینی 27 ڕێبەندان سەندیکای شرکەتی واحدی تاران لە بەیاننامەیەکدا نیگەرانی خۆی سەبارەت بە دۆخی تەندروستی داود ڕەزەوی ئەنجامی بەندکراوی ئەو ڕێکخراوەیە لە زیندان دەربڕی و خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی بوو. لە بەشێکی ئەو بەیاننامەدا هاتووە زیاتر لە 500 ڕۆژ بەسەر کاتی بەندکرانی داود ڕەزەوی لە زیندانی ئێڤیندا تێپەڕ دەبێت. گوێڕای بەدوەداچوونەکان بۆ پەروەندەی پزیشکی و چالاکە کرێکاریە ڕەوەندی زەرمانی داود بە فەرمانی بەرپرسانی زیندان ڕاگیراوە. ناوبراو نەخۆشی سیستمی گەوارەشی هەیە و ناتوانێت خۆراکی زیندان بخوات، هەر بۆ بۆنەوە نەخۆشیەکەی خراپتر بووە و گیانی ئەو کرێکارە تەمەن 63 ساڵە بە ئەنقەز لەلایەن بەرپرسانی زیندانەوە کەوتووەتە مەترسی. سەندیکای کرێکارانی شرکەتی واحدی تاران و دۆروبەر خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی داود ڕەزەوی و ئێدامەی پرۆسەی دەرمانکردنی لە نەخۆشخانەی دەرەوەی زیندانە. ناڕوونی شارەنووسی 2 بەندکراوی شۆڕەشی ژینە لە زیندانی ئەڤین. وێڕای تێپەڕبوونی 15 مانگ بەسەر کاتی دەست بەسەرکردنی نەسرۆڵا فەلاحی و کچەکەی بە ناوی ئەرغەوان فەلاحی چارەنووسی و 2 بەندکراوەی سەردەمی شۆڕەشی ژینە بە ناڕوونی ماوەتەوە. بە پێڕاپۆرتی کەمپەینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی ماوەیەک لەوەبەر یەکەمین جەلەسەی دادگایکردنی نەسرۆڵا فەلاحی و ئەرغەوان فەلاحی لە لەقی 26 دادگای انقلابی تاران با سەرۆکایەتی قازی ئیمان ئەفشاری بەڕێوەچوو. پاژۆ جەلەسە ئەردەوان فەلاحی کوڕی نەسرۆڵا بەدانانی وەسیقە ئازاد کرا، بەڵام چارەنووسی نەسرۆڵا و ئەرغەوان بە ناڕوونی ماوەتەوە.
ئاکسیۆنی ناڕزایەتی ژنانی فەڕەنسا دژی توندوتیژی دژبە ژنان. ڕۆژی هەینی 27 ڕێبەندان کۆمەڵێک لە تێکۆشەرانی ژنی خەڵکی فەڕەنسا ئاکسیۆنێکیان بە بۆنەی بایەخنەدانی دەوڵەتی ماکرۆن با چوونەسەرەوەی توندوتیژی لە ئاست ژنانی وڵاتە لە شاری پاریس بەڕێوە برد. بەشداربوونیەوە ئاکسیۆنە بە بەدەستەوەگرتنی پلاکار دروشمی نابێت تەنانەت یەک ژنیش بکوژێتیان بەرزکردەوە و ناڕزایەتی خۆیان لە ئاست بایەخنەدانی دەوڵەتی ماکرۆن بە مافی ژنان و ناکارامەیی سیاسەتەکانی دەوڵەت نیشاندا. ناڕازیان ڕایان گەیاند کە لەو کاتەوە دەوڵەتی ماکرۆن بەدەسڵات گەیشتووە 900 ژن لەلایەن پیاوانەوە لە فەڕەنسا کوژراون و چیتر قبول ناکەن هیچ چەشنە توندوتیژیەک لە حەق ژنان ئەنجام بدرێت. گیانەدەستانی 11 کرێکار لە هیندستان ڕۆژی هەینی 27 ڕێبەندان بەهۆی ئاگرگرتنی کارخانەی بەرهەمهێنانی ڕەنگ لە شاری دەهلێنەوەی هیندستان 11 کرێکار گیانیان لەدەستا. بە پێی راپۆرتەکان هەبوونی مادەی کیمیایی لەو کارخانە کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەی زۆر سەخت کردووە و ساختمانی کارخانە بەسەر کرێکاراندا ڕووخاوە. بە وتەی ڕێکخراوی فریاکەوتنی خێرای هیندستان کۆمەڵی کرێکار لە ژێردار و پەردوودا ماونەتەوە تەرمی 11 کرێکار دۆزراوەتەوە و ئەگەری هەیە ڕێژەی قوربانیان بڕەواتە سەرەوە. دووە هەواڵ گیانەدەستانی ئالێکسی ناوانلی لە زیندانی رووسیا. ڕۆژی هەینی 27 ڕێبەندان وەزارەتی دەرەوەی رووسیا بەیاننامەیەکی بڵاو کردەوە و تیادا ڕایگەاند ئالێکسی ناوانلی نەیاری پوتین پاش پیاسەکردن لە هۆشخۆی چووە و هەوڵی کادری دەرمان کرێکار نەبووە و ناوبراوگیانی لەدەستەوە. ئالێکسی ناوانلی دژبەری سیاسەتەکانی پوتین کۆسایەکانی ساڵی ڕابردووی زاینی بۆ ئوردوگایەک لە سیبری گوازرایەوە. ئەو بەندیخانەیە یەکێک لە سەختترین زیندانەکانی رووسیەیە و ناوبراو لە حاڵی تێپەڕکردنی 19مین ساڵی بەندکران لە 47 ساڵ حکومەکەی بوو. وەزارەتی دەرەوەی رووسیا ڕایگەیاند کە ئەو بەندکراوە تەمەن 47 ساڵە وێڕای هەوڵی کادری دەرمان لە مردن ڕزگاری نەبووە و گیانی لەدەستاوە. بڵاوبوونەوەیەوە هاوڵا کارزانەوەی کۆمەڵگای جیهانی لێکەوتەوە و ئۆلاڤ شۆڵز سەدرعەزەمی ئاڵمان وتی دژایەتیکردنی پوتین لەلایەن ناوانلی بووە هۆی گیانەدەستانی. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و بەختەوەر بن.